بینەرانی زێدازیزم ئەم کاتتان باش. تەوەری ئەم جارەی دووجاربیر بکەرەوە تایبەتە بە ڕەوشی زنجیرە دراما کوردیەکان و خەمەکانی ئەو بوارە. دەپرسین ئایا درامای کوردی وەکو دەوترێت لە قەیراندایە؟ وەزارەتی ڕۆشنبیری تا چەندە ئاگای لە دۆخی دراماکانە و چ هەنگاوێکی ناوە بۆ دەرکردنی لەو قەیرانەی کە دەوترێت تێیکەوتووە. ئەو درامایانەی بەرهەم دەهێنرێن نابێت پۆلێن بکرێن بەسەر باش و خراپدا؟ ئایا کێشەکانی بوارەکە بە دیداری ساڵانە و تەرخانکردنی پارەی خەیاڵی بۆ هەندێک کار و پشتگوێخستنی هەندێک کاری دیکە چارەسەر دەبێت؟ چی بکرێت بۆ ئەوەی دراماکان ئامانجدار بن و چۆن بینەر و دراماکان لەگەڵ یەکتر ئاشت و ئاشنا بکرێنەوە؟ باس لەوە دەکرێت ماوەی 20 ساڵە دراما کوردیەکان لە چوارچێوەی یەک بابەت و یەک تەوەردا دەسوڕێنەوە. لە بەرامبەریشدا درامای کۆری و عەرەبی و تورکی و هیندی شاشەکانیان تەنیوە و لە پێشکەوتن و خۆگەنجاندنی بەردەوامدان لەگەڵ ڕۆژگاردا. بەڵێ بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە وەکو لە پێشەکیەکە زانیتان ئەم جارە بە دوور لە سیاست کە دەشوترێت هەندێک جار هوەری شتێکەڵی سیاست کراوە. ئەم جارە تەوەری ئەم بەرنمەیەمان تەرخان کردووە دوایەوەی ینی داواکاریەکی زۆر هەبوو کە ئێحتیمامێک بدرێت بە بواری دراماکان بە تایبەت و وترێت کە لە قەیراندان ئێمە ئەمڕۆ بە میوانداری 4 هونەرمەند 4 کەسی شارەزا مناقەشەی ئەو دۆخە ئەەکەین بۆی بەرچاویشتان ڕوون بێت. ئێمە بەمەبەست لە ناو ئەمەڵقەیەی دووجار بیر بکەرەوە لە ناو ستۆدیۆ چەند کەسێکی کەممان بانگێش و داوت کردووە بۆەوەی ئەم 4 میوانە ئەزیزە کاتی ئەوەیان هەبێت کە قسە بکەن و زیاتر ینی چۆن بڵێ شەنوکەوی خەمەکان بکەن. بەڵام لەسەر وبسایتی nrttv.com ئێمە ڕاپرسیمانە بێت و لە کۆتایی بەرنمەکە ئەو ڕاپرسیە دەبینن. ئەمەڵقەیەشمان بە میوانداری ئەم هونەرمەندە بەڕێزانەیە لە دەستە ڕاستم مامۆستا ناسر حەسەن وەکو دەرهێنەر حزوری هەیە بە خێربەی سەر چاومان، هەروەها مامۆستا کامەران ڕەئوف ئەکتەرە و لە هەمان کاتدا ئیشی دەرهێنانەکەی تر نازام کامیان پێشکامیان کەوتووە لە لای جەنابیان. لە دەستە چەپیشم کاک دڵشاد حسێن وەکو سیناریست حزوری هەیە و لە ماوەی ڕابردووشدا پەرلەمانتار بووە لە لیژنەی ڕۆشنبیری. ڕەنگە بەشێکی کێشە و خەمەکان ڕوبەڕووی ئەویش بکەینەوە چونکە دەوترێت لە پەرلەمانە مەسئولیەتی هەبووە ئەبوایە زیاتر احتیمامی بدایە ڕەنگە ئەویش پاساوی خۆی هەبێ. هەروەها کاکە سالار سوڵتان وەکو دەرهێنەر حزوری هەیە دەرهێنەرێکی گەنج بەخێرمێن سەرسەر و سەرچاومان. مامۆستا ناسر من ئەمەوێت زۆر بە خێرایی ئەو پرسیارە ڕاستی هەر چوارتان بکەم بۆی بگەینە ئەنجامێک. ئایا فعلەن وەکو ئەوترێت درامای کوردی زنجیرە درامای کوردی لە قەیراندا یان ئەمە غەدرا ئەکرێت؟ هەڵبەتە ینی لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە 10 ساڵی ڕابردوو ینی درامای کوردی لە کێشەیەکی زۆر گەورەیە ینی بەڕاستی و تەسیراتی زۆر شت هەیە کەوا لێی کرد بگاتە ئەو مەرحەلەیە. بە تایبەتی سە جەنابەت باسی ئەوەت کرد درامەی دۆبلاژکرا و طبعاً یعنی ئەتوانم بڵێم یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکان کە دراما دەوری درامای کوردی نەمینێ لای بینەر لای کۆمپانیەکان لای تەلەڤیزیۆنەکان لەن و بە ئاسانی دەتوانێت درامەی دۆبلاژکرا و ینی تۆ بە هۆکارێکی سەرەکی ئەزانی بۆ ئەوەی دراما لە ناو کێشەدا بێت؟ طبعاً ئەوە سەبەبێکی سەرەکیە بێجگەلەوە طبیعی چەندین سەبەبی تریش هەیە. بەڵام ئێمە ئەمڕۆ دەبێ بەڕاستی لە ڕێی بەرنامەکەتانەوە بیر بکەینەوە چی بکەین ینی چەند خاڵێک هەیە تەکید لێ بکەن تهدیدی سەبەبە ڕئیسیەکانی بکەین. زۆر باشە دێمەوەلات بۆی بە درێژی قسە لەسەرەوە بکەیت تۆ دراما دۆبلاژکراوەکانت وەکو هۆکارێکی سەرەکی دانا. مامۆستا کامەران تۆ هەم لە بواری ئاکتین و بڵێن ڕۆڵبینینەوە هەم لە بواری دەرهێنانە ئیشێ کردووە. پێت وایە درامای کوردی زنجیرە درامای کوردی لە قەیراندایە وەکو وترێت؟ ئەگەر بەڵێ چۆن و بۆ ئەگەر نەخێر چۆن و بەڵێ بە دڵنیاییەوە لە قەیرانە و لە قەیرانێکی گەورەشایە. ئەگەر ئاورێک لە کەناڵ عەرەبیەکان بینەوە سیرەکەین ساوانە
پارەیەکی زۆر بە ملیۆنها دلار سەرفەکرێ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چەندین دراما پێشکەش کرێ کە ئەم کەناڵانەش سەرپەرشتیاری ئەم کەناڵانەش هەمووی پسپۆری بواری ڕاگەیانن و سایکۆلۆژیەتی بینەر شارەزان و وە لە باری پسپۆری باری دەرونین ینی هەڕەمەکی ئیش ناکەن نەخێر هەرمەکیش ناکەن و مەبەستیان هەیە لە پێشکەشکردنی دراماوە چونکە درامەتدا ئەنرێ بە یەکێک لە هەرە بەرنامە گەورەکان و کاریگەرەکان لەسەر بینەر و دوایەوە یەنە سەر باسی بۆ لای خۆمان یەکەمین شت ئەوەیە کە دراما نەکراوە بە خەمی دەسەڵات ئێمە بمانێ و نەمانەوێ وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە کەەوە ئەو ئەبێ مشوری دراما بخوات نەی خواردووە تا ئێستا ئەبەدەن بە هیچ جۆرێک بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی دراما هەتاکو ئێستا نازانی کارەکانی چۆنە و چەند بودجەی بۆ و تەنها بۆ پایتەختی هەرێم کارەکات هەتاکو ئێستا بڕوان ناکەم کەوا بودجەیەک سرف کرابێت چ بۆ دهۆک و چ بۆ شاری سلێمانی و چ بۆ هەڵەبجە یاخود بۆ شوێنێکی کە لایەنێکی کە کەم شارەزایی لە بواری دراما تەمەشاکن ئێمە کەم شارەزایی کێ شارەزایی دراما پێک هاتوو لە چەند یەکەیەک هیچ یەکەیەک لەمانە پەراوێز ناکرێ تەمەشاکی لە ئاستی سیناریۆ لە ئاستی دەرهێنانەوە لە ئاستی مۆنتاژەوە لە ئاستی جلوبەرگەوە لە ئاستی میکیاژەوە لە ئاستیەوە ڕووناکی شارەزایی ئەکتەر بەرامبەر بە کامێرە تەمەشاکن ئێمە ئەو شارەزاییمان نییە لەبەر ئەو تەمەشا ئەەکەین بەڵێ تەواوی بوارەکان تەواوی ئەم یەکانیانەژت پێدا هەژارن ئەتوانی بڵین هەرنیمانە یعنی ئێمە یەکێکمان نییە ببوور لەباری ڕووناکیە ئەو شارەزایی هەبێ کەوا بڵین بەری ئەمە کارێکی هونەریە زۆر سپاس دەکەم دێمە وڵات بێگومان کاک دڵشاد وەکو گوێت لە مامۆستایان بوو ئاماژیان بە درامە دۆبلاشکراوەکاندا و چەند خاڵێکی تریشیان خسەر و من نامەوێت دووبارێکمەوە بۆی کاتەکە استێغلالکەین تۆش پێت وایە درامای کوردی لە قەیراندایە یان بەو شێوەیەش نییە کە باسەکرێ لە ڕاستیان نەک درامای کوردی کۆیکایی کەلتوری لە هەرێمی کوردستان پێم وایە لە قەیراندایە کە درامەش بەشێکی گرنگی ئێستای هونەرە لە چوارچەوەی سیاسەتی کەلتوری ناو دەرەوە و یەکێک لە کێشەکانی ئێمە دوو بەشە بەشێکی هونەرمەندان و بەرهەمەکان خۆین و بەشێکی حکوومەت و دەسەڵاتە و سیاسەتی حکوومەتە بۆ کەلتور تێڕوانینی حکوومەت بۆ کەلتور کەواتە تۆ پێ دوایە بەرپرسیارەتەکە دوولایەنەیە دەسەڵات نییە دوولایەنەیە بەشی گەورەی دەسەڵاتە چونکە لە هەموو دنیا حکوومەت سیاسەتی کەلتوری داڕژێ کە سیاسەتی کەلتوری داڕژت بۆ ئاستی ناوەوە پلانی هەیە و بۆ ئاستی دەرەوە پلانی هەیە پێتوانە بێ ئەو دراما بیانانی کە ئێستا پێشکەشەکرێن تەنها بۆ ئەوەیە تۆ دراماکە ببینی بە پێچەوانەوە ئەوە بردنە دەرەوەی کللتوری وڵاتێکە بۆ تۆ بەبێ ئەوەی تۆ هەستی پێ بکەی تۆ تێکەڵ بەو کللتورە ئەبی و شارەزە بەو کللتورە ئەبی و ڕۆڵێکی گەورەی بۆ بازاری ئەو وڵات و سیاحی ئەو وڵاتە هەیە یعنی لە هەموو بوارەکان ڕۆڵی گەورە و گرنگی هەیە ئێمە لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمە لە ڕاستە شتێکمان نیە ناوی سیاسەتی کللتوری بێت لە چوارچێوەی بەرنامەی حکوومەتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوو هەتا ئێستا شتێکی ناکە ئێوە یعنی بۆچی دایمەن پەنجەی تۆمەت بۆ حکوومەت درێژەکەن لە ڕاستی ئێوە چین لە بوارەکە ئێوە هەمووتان یعنی هونەرمەندن بەناوە گشتیەکە گەروردیشی بکەیتەوە جەناب سیناریستی کاکسالار ینی دەرهێنەرە مامۆستایان تەمەنێکیان لە مەجالەکەی بەڕێ کردووە ینی بۆ هەر حکوومەت ئێوە چ ڕۆڵێکتان هەبوو لەوەی حکوومەت سیاسەتی کللتوری لە ڕاستیە سیاسەتی کللتوری کایەکی سیاسیە لە پاڵ ئەوە کایەکی ڕۆشنبیریە بۆیە ئەو لە هەموو دنیا مەسەرم بۆ نمونە لە زۆربەی دنیا وەزارەتی ڕۆشنبیری نییە موسسەیەکی باڵای ڕۆشنبیری هەیە کە سەرپەرشتی سیاسەتی ڕۆشنبیری ئەو وڵاتە کە ڕۆشنبیری هونەری بۆ من لە وڵاتێکی وەک مەسڕ موسسەیەکی باڵای ڕۆشنبیری هەیە یا موسسەیەکی باڵای سینەما هەیە لە هەموو بوارەکان لە ئەڵمانیا بۆ نمونە ئەگەر بە نمونە بیهێنینەوە ئەگەر بواری هونەریەکان لۆکاڵی بن لە ئاستی کانتۆنەکان بن بەڵام بۆ نمونە ئاستی سینەما و درەما ئاستێکی نیشتیمانی گەورەیە کە موسسێکی گەورە هەیە ڕەبتێکی بە وەزارەتی خارجیەوە هەیە بەشێکی بۆ ئاستی دەرەوە و بەشێکی بۆ ئاستی ناوە هەیەی و کار لە سەرماکە بە پلانێکە و خەڵکی پسپۆر لەمانە کارەکە بەشەکەی تری کە هونەرمەندانن لە ڕاستە کۆمەڵێ ینی لەگەڵ ڕێزم هونەرمەندان پێت وایە مقەسیر بوون لە بەڵێ بەشێکی مقەسرن لەو بارانەی کە ئێمە کۆمەڵێ هونەرمەند ینی لە ئاستێکە کە پێتەڵێ ئەمە هونەرمەندی باشە تۆ ئەڵێ ئەمە درامایە من درامای باشەکەم ئەڵێن لە درامە هەر درامایە ئەمیش دەرهێنەرەکە و دراما با خراپیش هەر درامایە لای ئەو
ئەمە بێ پێسکردن و بێ ئەهمیەتکردنی بواری هونەرەکەی بەگشتی و بواری دراما بەگشتی کە فرسەتێکی گەورە هەیە بۆ کۆمەڵی هونەرمەند ئەمە بۆ چی گەڕێتەوە لە ڕاستە کۆی ئەم فەوزای کە لە هەرێمی کوردستان هەیە کۆی ئەم بڵێن بێ بەرنامە و پلانی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە ئاستی کەناڵە تەلەڤیزیۆنەکانی شەیە کە ڕێک نەخراون و لە ئاستی ئەوەی ئێمە ئێستا بووینە بازارێکی زۆر ئاسان چۆن لە بواری ئابووری بووین بە بازارێکی زۆر ئاسان بۆ ساختکردنەوەی کاڵاکانی خواردەمەنی وڵاتان تەلەڤیزیۆنەکانیش بوون بە بازارێک بۆ ساختکردنەوەی کللتور و هوەر و سەقافەی وڵاتەکان لە وڵاتی ئەمە بەبەلاش هەر بە هەرزانی کەوادە خودی تەلەڤیزیۆنەکانیش بەرپرسیاری بەڵێ ئەوانش بەرپرسیاتی گەوران هەیە کاک سالار دووبارە بەخێرەی تۆ وەکو دەرهێنەرێکی تا ڕادەیەک گەنج لە مەجالەکە ینی ئیشەکەی تۆش هەمان ینی تێڕوانین و نەزرەت هەیە بۆ بوارەکەیان پێت وایە نەخێر لە قەیراندا نییە ئەوەی لە قەیراندایە ینی دابین نەکردنی هەلی یەکسانە بەڵێ خۆی ئەگەر ئێمە بە گشتی قسە بکەین مەسلەی سێکتەری هونەر لە هەرێمی کوردستانی عێراق وەکو هەموو سێکتەرەکانی تری ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە مشکلێکی گەورەیە ئەوەی کە من بڕوام وایە ئەگەر مەسەن لە ڕووی قۆناغبندیەوە تەماشای بکەین قۆناغی بەرهەمهێنانی کاری هونەری لە ناو کاری هونەریشە ئەو ژانڕێی کە پێ و ترێژانری دراما بە تایبەتی کە ئەم تەوەری جەنابتان لەسەر ئەوەیە و سینەماش ئەگرێتەوە لای من بە بڕای من بە سێ قۆناغات هەیە پەڕێ قۆناغی هەشتاکان کە شێوازی تەرحی هونەریەکان فەرقی هەبووە پێت وایە قۆناغی هەشتاکان وەکووە وترێت سەردەمێکی زیێڕین بووە بۆ درامای کوردی سەردەمێکی زێڕین بووە بە حکمی کۆمەڵێک بەڵگە و دەلیل کە ئەتوانیت ئێمە مەسەلەن مقارنە بکەین مقارنەکە ئەوەیە ئێستا لای ئێمە خەڵک کە نیگەرانە لە درامای کوردی سەبەبەکە ئەوەیە بینەری ئێمە چاوی کراوەتەوە بە ڕووی هەموو بەرهەمە بیانیانەی کە بە ئاسانیەتە ماڵ و تەماشایەکە کولیەشێ لە ئێمە لە وڵاتەیە زیاتر لە 2000 ئۆپشنی هەیە اختیاری لەبەردەسایە بۆی سەیری بەرهەمی جیاجیا بکە ئەمە ژوای کردووە تۆ لە کەناڵەکانی غیرە کوردیەکان چ ناوچەیی بێ و چ لەسەر مستەوای گڵۆڤاڵیش تەماشای بکەین جیهانی کە تۆ بەرهەمی زۆر ناوازار تۆ چیت لەوان کەمتر بەڵام ئەوان لەگەڵ حەزی بینەرە ئەڕۆن بەڵێ بۆچی دراما منەمێ بێمەوە سەر ئەوە بەڵێ لە هەشتاکان بەڕاستی لەبەر ئەوەی مەسلەی درامای ئینتاجی درامای تەلەڤیزیۆنی هەر بۆ ئێستش وەکو کایەکی هونەری تازەیە بۆ بەنیسبەت وڵاتی ئێمەوە و خەڵک مەسەلەن چاوی کراوەنەوە بەرامبەر ئەوەی کە مەسەلەن ئینتاجێکی خۆماڵی بینی و زۆر پێی جوان بۆ تا ئێستاش لە یادەوەری هەموو بینەرێکی کوردیا ماوەتەوەگەل لەو سەردەمە ژیابێ قۆناغی نەوەکانمان هەیە بە قۆناغێکی دژوارە هەموو گۆڕانکاریشی سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ خۆیان مۆدێلەکانی ژیانە گۆڕێ پێم وایە ئەوە ئەو سەردەمی شەڕی ناوخۆ و سەردەبی ئەو وەسعیکە با بڵێن هەرێمی کوردستان لە نەوەکان تێپەڕانوە وای کردووە کە ئێمە زیاتر پاش بکەوین بکەوینە دواوە نەتوانین تازی قۆناغێکی تریەتە پێشەوەش ئەم قۆناغی با بڵێن دوای 2000ەکانە کە بە کۆی گشتی لە دنیا گۆڕانکارێکی گەورە هاتووە بەسەر کاری بەرهەمهێنان لە ڕووی پرۆدەکشنەوە لە چ بەسەر درامای تەلەڤیزیۆنیا و چ بەسەر سینەماشە هەتا لە ڕووی تەکنیکیەوە ئەوەی کە پەیوەندی بەم پرسیارەی جەنابتەوە هەیە ئەوەیە ئێمە یەک قۆناغی گواستنەوەمان هەیە لە ڕووی مەواریدی بەشەریەوە ئێمە ئەو کەسانەی کە لەو کایە ئیشەکەن چ لە با بڵێن لە بەردەم کامێریا بن چ لە پشتی کامێریا بن بەشێکی زۆری ئەمانە شانۆکار بوون هاتوونەتە پێشەوە بە جوودی خوان و خۆڕسک پێگەیشتون واتە ئەمە بە نازانم ناوی بنێم دیاردەیانە یان ئێمە بە شتێکی دروست تەزانی ئوستاز لە دیاردە دەبێت شانۆکار خەریکی ئیشی شانۆی خۆی بێت و خۆی لە دنیا هەیە مەسەلەن خەڵک هەیە خەڵکی گەورە هەیە ئەو ئەستێرە گەورەکانی دنیا شانۆکار بوون و کاری سینەما درامای تەلەڤیزیۆنی شەکەن بەڵام بیرمان نەچێ ئەوانش بۆ قۆناغات تێپەڕیون کە پێویستە بۆ ئەو کەسەی کە کارێکی تەلەڤیزیۆنی بەرهەم بێ شارەزایی تەواوی هەبێ ئەوەی کە ئێستا جێگەی دەستخۆشیە لەو کەسانەی کە لە شانۆوە گوازراونەتەوە و خۆرز خۆیان پێگەیاندووە یعنی لە دیاردە دەچووە بۆ بە نەرید یعنی ئێستا زۆربەی کامرمانەکان زۆربەی ئەوانەی کە کاری مۆنتاژەکەن بەشێکی زۆریان ئەوانن کە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەچون چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دۆکشارەکان بە تەفسیلی گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە بە بڕوای تۆ
بە دێڕێک وەڵامم بیتەوە شان درامای کوردی بۆچی لە قەیراندا لە قەیران بەڵێ لە قەیرانە لە قەیرانیشی قوڵی شایە بەو دەلیلی یەکەم ئێستا کەناڵە تەلەڤیزۆنەکان پشتی شێران بەرەکەوێت لە کاری بەرامهێنانە ئەوانەی کە لە کەناڵە تەلەڤیزۆنەکان لەگەڵ ڕێزمانە ینی بەڕاستی پێم سەیرت شۆن سەپۆرتی دامی کۆمەڵە کارەکەن کە بەڕاستی شایانی بینی نییە هەندێک کاریان تا و ئاستە گەیشتووە کە بە حرمەتی بە بینەرەکە چکە پێم وایە ئەوانە بیریان چۆتەوە کە هەموو کەناڵێکی تەلەڤیزۆنی بینەری خۆی هەیە و ئەبێ ڕەچاوی کێروی بینیەکانی خۆی بکاونی نهێڵێن کێوە بێتە خواوە ئەمە نەکراوە بگرە خراپتریش زۆر سپاس دەکەم مامۆستا ناسر دێمەوە لای تۆگەر پێم بڵێ لە نێوان ژاڵە و مەموزین و کەرکووک چوار چەند ساڵ هەبوو وڵی تقریبا 40 ساڵە لە نێوان هەرسێکیان لێن و ژاڵە لە 85 کردمان لەگەڵ تیپی نواندنی سلێمانی و مەموزین لە 2001 لە 2002 تقریبا دوای 16 ساڵ و کەرکووکفۆر لە 2010 تەسویر کرا لە 2011 بەستم هەبوو لە 10 ساڵ 12 ساڵ فەرق هەیە لەبێ بەڵێ پێت وایە کەمی بەرهەم پێوەرێک بێت بۆ ئەوی ئیشی باش بکەی ئەنی تۆ لە ئیشەکانی خۆت ڕازیت پێت وایە هەموو یەکەکانی ئیشی درامی یاخود ئیشی درامای تەلەڤیزیۆنی تیا جێبەجێ بۆ تایە دەرکەوتووە چکە ئێستا وترێت ئەگەر درەنگ ئیش بکەی ئیشی باشەکەی ئەوانەشی هەموو عادلی ئیمام دنیایەک ئیشی هەیە بۆ نمونە ئەوەندەشی بین نییە و هەمووشی سەرکەوتووە پڕفرۆشیشن بەڵێ ڕاستە خۆی ڕەنگە لەبەر ئەوە نییە مەسەرەن تاکو من ئیشی باش بکەم حکوومەت یا تەلەڤیزیۆنەکان یا ڕاگەاندن دەڵێن دانیشە چاوەڕێ بکە بەلەمەکە تاکو اینجا فرسەتێک بۆ دوێوانە بەڵام لە نەبوونی ئیش لە نەبوونی پرەکتیس لە ڕۆژانە بەڕاستی من نەمتوانی خۆم ینی لەوە زیاتر خۆم پیشان بدەم یا ئەمکانی هاتم دەربخەم لەبەر ئەوە 10 ساڵ لە نێوانی هەر زنجیرە درامەیەک زۆرە ئەو 10 ساڵە گۆڕانکاری زۆر دێتن لە تەقەنیات لە بەرهەمهێنان لە هەموو بوارەکانەوە حتا لە نووسین شێوازی نووسینی سیناریۆ ئێستا لە پێش 50 ساڵ 40 ساڵ فەرق و جیاوازیەکی هەیە ینی تۆ شاوڕای کە هەشتاکان سەردەمی زێڕین بۆ درامای کوردی بۆ کاتی خۆی طبیعی ئێستا چ سەردەمێکە ئێستا بەڕاستی ئێستا من بەڕەیم دەتوانین تەجاوزی ژاڵە بکەین و تەجاوزە و مەرحەلەیە بکەین من بەڕاوە دەتوانین جگە لە دەتوانێت تەجاوز کراوە ئەمکانیەتمان هەیە تەجاوز کراوە لە بیری لە مێشکی خەڵک ماوە مشکلەکە ئەوەیە نەمانتوانی بەڵام لایەنی فەنی و تەقەنی ئەگەردانیشین تەماشای بکەین لەگەر هەر ئیشێکی تازە ئەکیید فەرقێک هەیە تەجاوز کرایە لە دەنگ لە وێنەگرتن لە مۆنتاج حتا لە ئەدایی ئەکتەرەکانیشە فەرقێکی کردووە ئێستا ینی ئێمە با زۆر عاتیفی وانە بین بەڵام لە مێشکی خەڵک لە ژاکرەی خەڵک بە شێوەیەکی جەمعی ماوە لەەن تەسیراتێکی خۆی ئەوانەی ئێستاش لە زاکیرە و لە مێشکی خەڵکەمێننەوە دوای 10 ساڵی تر ئەوانی ساڵی تر ئەو ئیشانەی با بڵین لەم 20 ساڵەیە کرد بەڵێ نامێنێت بۆ لەبەرەوە زانی چۆنە دنیا لە ئێستا گۆڕانکارەیە بە هەر لە بەڵام تۆتت ژاڵە ماوە ژاڵە ماوە لێن مەسئلەیەنی فەرقەکە چییە بۆچی ژاڵە ئەمێنێت بۆچی ئیشەکانی ئەم 25 ساڵە نامێنێ ینی زۆر فەرق هەیە یان لە نێوانی ژاڵە من باسی کەس ناکەم مەسەلەن و مەمیالان ینی یا کەرکووکفۆر ئێستا لەم سەردەمە ینی کاری ئێستا کاری هوەری ئێستا گۆڕانکاری زۆر دێتە سەری لە نووسینە لە دەرهێنانە لەوانێ ینی ڕۆژیانە ئێزافەیەکە ئەبدێت هەیە لە شانی بەرەو باشترە چیە؟ طبیعی بەرە باشیوە دەڕوا ئێمە باوایی نەبین یان متأکدم بەرە باشیەوە دەڕواتن مامۆستا کامەران پێت وایە تۆ گەشتبینی کە فعلەن بەرەو باشیە ڕوا یان بەو شێوەیە نییە و باسی وەش کردوتی بۆ منە ژاڵە ئەمێنێتەوە لە مێشک و زاڵام ئەوانەی لە دوای نەوەکان کراون نامێنەوە ژاڵە بۆ ماوەتەوە تا ئێستاوە هەندێک دراما بۆ نامێنێتەوە یەک ئەوەی لە پشت کامێرەوە بووە شارەزا بووە وەزانیوتی چیەکە کە بە سەرکردایەتی کاک ناسر خۆی بووە وێنەگر و ڕووناکی و ئەوانە لە بەغاوە هاتوون سەر بە تەلەڤیزیۆنی بەغا بوون کەواتە شارەزایەن هەیە و ئەوانیش ئەزانن چی ئەکەن خاڵێکی کە بە هەناسە و ڕۆحێکی پاکەوە کرا ئەو درامایە هەست بە مەسئولیەتێک ئەکرا بەرامبەر
بە ئەو قۆناغە گرنگەی میلەتی کورد پیا ئەڕوات وە ڕازگۆیەکی تیا بوو ڕازگۆیەکی زۆر ورد تیا ئەوانەی ئێستا ئەو ڕاستگۆییتیانە ئەو شارەزای کامێراییانتیانە ئەو ڕۆحیەتەی تیانەک لەوانەیە ئێمە دەرهێنەرێکمان هەر بە شارەزا بێ بەڵام ڕووناکیەکمان نییە شارەزا بێ کامێرەمانێکمان نییە شارەزا بێ مکیاجمان نییە یەکێکمان نییە دیزاین نەرێکی جلوبەرگمان نییە ئەمە خەتای کێیە ئەمەش خەتای حکوومەتە کە تۆ کەسێک نییە کە شارەزای ئینارە بێ باشە کێ پێی ئەگەیەنێ جگە لە دەوڵەت نەبێ کێ پەیمانگا و ئەکادیمی هونەرەکان ئەبا بە ڕێگاوە گەیری دەوڵەت نەبێ ئایا پلانی دەوڵەت چی بووە بۆ من بۆ کاکە سالار بۆ کاک دڵشاد بۆ ئەو برادەرانەی کەوە هەندێک لە ڕووناکی ئەزانن بەڵام ئەو شارەزایە گەورەیان نییە ئەو بەهرەمەندیتیان نییە تاکوتە چەند ڕووناک لێپرسایی ڕووناکیان ناردۆ بۆ دەرەوەی وڵات چەند کامێرەمانیان بردووە ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە ینی ئەمە خەمساردی حکوومەتە ئەم خەمساردیە لە چیەوە سەرچاوەگرێتەوە بایەخنەدان بە ئاسی ڕۆشنبیری ئەوەش ئەمەش ئەوە ئەگەیە کە تاکو ئێستا یعنی دەسەڵاتمان ئیمانی بە پلانی درێژخایەن نییە ئاسی ڕۆشنبیری و بەرزبوونەوەی ئاسی ڕۆژنبیری پێویستی بە پلان هەیە ئێمە معادل لە ئامادەکراوەکانمانەوە یەک زائیدن یەکە کاتە دوو بەڵام ئامادە نین گەنمێک بچێنین وە چاوەڕێکین 6 مانگێکە بۆ ئەوەی چەپکێ گەنمە باتێ ئێمە ئەمە بە نسبەت مامۆستاکانمان ئەمە بە نسبەت حکوومەت و دەسەڵات و لایەنی بەرپرس و وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتیەکانەوە کە خەمسارد و کەمتەرخەم بوون وەکو خۆت ئاماژەت پێرە باشە ئەوەی ئەوترێت ینی ئەم 20 ساڵە دراما کوردیەکان لە چوارچێوەی وەکو لە پێشەکیەکەش باسم کرد یەک تەوەر و یەک کێشە ئەگەر هەبێت و یەک خەم ئەسوڕێنەوە ینی چۆن بڵێ سیناریۆکان هیچ پێشکەوتنێکیان بە خۆیانەوە نبین و بعد لەسەر سیناریۆ قسە بکەین بەڵێ ئەمەش ئەوە گەێنە کە ئێمە سیناریستمان نییە بڕاستی لەگەر ڕێز و خۆشەویستیم بۆ کاک دڵشاد هەندێک تەجربەی هەیە هەندێکی سەرکەوتوە و هەندێکی تێبینی زۆری لەسرە تاکوی ئێستا سیناریستەکانمان تەماشاەکەی لە خاڵێکی زۆر بچووکە ئەسوڕێنەوە لە ئەلفوبی بنیادنانی سیناری ئەوش ئەوەیە تەماشاکەی باس لە ڕووداوەکە لە سیناریۆکە ڕوودا و دروست ناکە سیناریۆ ڕووداوە ئەبێ ڕوودا و دروست بکرێت نەک باز بکرێ باسی تەماشاەکەی ئەڵێ کاک ناسر حەسەن وڵا لە ماڵەوە وای کردو وای ئێمە کاک ناسی پیشانی ناین لە ماڵەوە وای کردووە ئەو شارەزایەمە نی لە سیناریۆوە کەوا هەروەها یعنی زۆربەی ئەمە بۆ واگەڕێنیتەوە کە ئەوانەی لە مەجای سیناریۆ ئیشەکەن و سیناریستن بە شێوەیەکی ئەکادیمی نهاتونەتە ناوی ئیشەکەەوە بەڵێ بەڵێ شارەزای سیناریستمان نییە من بۆ نمونە من سیناریست نیم بەڵام ئەو سیناریوانەی کە ئێتە بەردەستم بۆ ئەی خوێنمەوە تەمەشاکەم ئەگەر خۆم بینوسم هەندێک لەوە باشتری ئەنووسم بەڵام من خۆم اختصاصم سپاسەکەم پێ مەڵەن کاتی ناوبڕە کاک دڵشاد تەنها بە یەک وشە وەڵامم بیتەوە هاوڕای لەگەڵ مامۆستا کامەرانە سەبارەت بە ئەوەی سیناریستمان نییە ئێمە کێشەی گەورەمان سیناریۆ ئێستا لە درامی کورد و لە فیلم کوردیش بینەرانی عەزیز ناوبڕێک و لا بەشی دووهەم بەردەوامە بین لەگەڵ